سەرکەوە خاتوونی دووگیان ئەزانین قۆناغێکی زۆر هەستیار بەڕێیەکە. ئەو قۆناغە کۆڵە گۆڕانکاری تەندروستی دەرونی بەسەر ئەو خاتوونەیادێت جا ڕێک بابەتەکە زۆرش بازدان بۆزانی لە بڕیار نەدانی خێرا لەسەر کەسەکانەوە باز بین بۆ بابەتی تەندروستی پەیوەست بە خاتوونی دووگیان بەڵام ویسمانیتر ئەها بەرنامەکەش میوانەکەمان زۆر چاوەڕێ نەکا بۆیە ڕێک بازێکیش مندار بۆ بابەتەکە. ئەزانین ئەم تەمەنە یان ئەم قۆناغی تەمەنی خاتوونەکان زۆر قۆناغێکی گرنگە زۆر جار هەندێک گرفتی تەندروستیان بۆ دروستەبێکێک لەوانە شەکرێ لە کاتی دووگیانیە کە زۆر ئەبێ خاتوونەکان لەو فترەیە ئاگاداری تەندروستی خۆیان بن هەم لەبەر خۆیان هەم لەبەرەوە منداڵی لەسکیانە. جا خاتوون لە کاتی دووگیانە چۆن ئاگای لە تەندروستی خۆی بتایبەت بۆ بابەتی شەکرەی کاتی دووگیانی چۆن ئەم شەکرەیە کۆنتترۆل بکرێت چۆن دواتر وا بکات کە ئەمە زانین زۆر بەمان کە ئەم شەکرەی لەگەڵ و خاتونە زۆر جار نامێنێتەوە بەڵام چۆن بکات کە تایە نەمێنێتەوە کوردەواری وتەنی بیپەڕێنێ یان دوایی دووبارە سەر هەڵنایەتەوە بەرۆکی بگرێت هۆشیاریەکان چەند گرنگە هەرەوە بەڕاستمونە ئەو ماوەیە کە ئەم خانمە دووجانە چۆن بتوانێت ئاگای لە تەندروستی خۆی بێ لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە چۆن لەژێر چاودێری پزیشکا بێت بەپێی ئەو سێ قۆناغ و 3 مانگ و 6 مانگ و 9 مانگی کە ئەم منداڵە لەدایکە بێت ئەگە لەژێر چاودێری دکتۆرا بێتوانێت تەواوی ئەو بابەتانە کۆنتترۆلکە بەڵام ئەوەی کە گرنگە شەکرا خۆی نەخۆشیێکی درێژخایەنە ئەنجام بۆ کەسی ئاسایی زۆر گرفتی بۆ دروستەکە ئایا بۆ دایکەکە و بۆ منداڵەکە کاریگەری چییە؟ با ئەمانە هەمووی بکەینە پرسیار. جا خاتوونی دووگیان خۆی لە خۆیان بێزووەکە ها کوردوتەنی ئارزووی بۆ هەندێک لە خواردنەکان هەیە لانێ لەو قۆناغەیە بۆی گونجاو نەبێت جاوەی ترەمەنەیتر بۆی زەحمەتەکە بەڵام چۆن ئیتر ئەم فترەیە بەڕێبکە و دکتۆر شەنگە عەبدوڵڵا سلێمان پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشەکان ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاودێری دووگیانی وەڵام مامەتە دکتۆر گیان سڵاوی لێ بەسەیانی باش بەخێر بێت زۆر خۆشحاڵیم ببینینی بەڕێزت سپاس ئەمڕۆ لەگەڵمانەبی. دکتۆر شەکرەی کاتی دووگیانی شەکرەیەکە کە لە دوای دروستبوونی کۆرپەکە و هەندێک قۆناغی گەشەیە لە من دایکەکەیە ڕوئەیە بەڵام هۆکارەکەی ئایا تەنیاوەی بوون منە هەندێک جار زیاخۆری کردووە بڵێن زیادەڕۆیی کردو لە بەکارهێنانی کەربۆهیدرات و شەکر و ئەمانە یان لانێ هۆکاری تر لە پشتیەوە بێ. سەرەتا سوپاسانەکەم بۆ ئەم مۆزوعە هەستیارە و زۆر باوە لە ناو خەڵکە لەوانەیە مەسەلەن هەتا حەدێکیش معلوماتمان لەسەری هەبێ بەعام بەڵام نازانن مەترسیەکانی چەنە لە کاتی دووگیانیا کە چەند مەترسی هەیە هەم بۆ دایکەکە هەم بۆ کۆرپەکە. با سەرەتا هەر باسێکی شەکر بکەین خۆی شەکرە هەیە بەبێ دووگیانی و لە کاتی دووگیانی مۆزوعەکە ئێمە لەسەر شەکری کاتی دووگیانیە دوو نەوعمان هەیە هەنێکی هەر خۆی شەکری هەیە تەبیعی پێش کاتی حەمل هەر خۆی شەکری هەیە و هەنێکیش هەیە لە کاتی حملەکە بۆ یەکەم جار دەزیشانەکرێت کە شەکری هەیە ئەم مۆزوعەیەک ئێمە سەباسیەکەین شەکری کاتی دووگیانی کە بۆ یەکەم جار خانمەکە فەحسی بۆ ئەکرێ لە کاتی دووگیانیەکە دەرەکەوێت کە ئەم خانمە شەکری هەیە ئەویش مەجموعەیەک ڕێگامان هەیە و لە سەرەتاوە باسی کەین کە چۆن یەکەم جارە زانرێ لە ڕێی ڕۆتینی پشکنینی ڕۆتینمان هەیە کە ئێمە وەکو کاتێکم متابعی ژنانی دووگیانەکەین مانگانە لە فەحسەکانە زۆر جا دەرەکەوێت کە ئەم خانمە شەکری بەرزە لە سەرەتاوە مناڵەکە دروست و ئەم شەکرێ بەرزە بێتەوە یان لە عادەتەن لە 3 مانگ یەکەم بە دووەوە بۆ 5 مانگ ئەجا زۆر بێکات ئەم شەکرێ دەرەکەوێت خۆی حەمەلێکێکە لە ڕێگاکان بۆ بەرزبوونی شەکرە چونکە هۆرمۆنی بەرگری دژی ئینسۆلین زیاکە لە کاتی حەملە کۆمەڵی هۆرمۆنات هەیە کە لەلایەن وێڵاشەوە دەرێرێ ئەمە واکە بەرگری دژی ئینسۆلین زیاکە بۆیە ئینسۆلین بەباشی ئیشی خۆی ناکە بۆیە ڕێژی شەکرە لە کاتی دووگیانیە بەرزە بێتەوە و هەنێ خانم هەیە کۆمەڵی هۆکاری تری هەیە کەوای لیەکە زیاتر ئەم ئینسۆلینا بەرگری دژی پێیاکە و بۆیە شەکرەکەی باش کۆنتترۆل نابێ بۆیە فەرقی هەیە ئەگەر خانمێک بۆچیش تووشی شەکرە نابێ یەکێک بۆشی تووشی شەکرا بێ عادەتەن کێن ئەوانەی کە ئەم مەترسیان هەیە ئەوانەی کە خوار کێشیان زۆرە ئەو خانمانی کە کێشیان زۆرە مەترسیان زۆرترە بۆی کە تووشی شەکری کاتی دووگیانی بن و ئەگەر خانمێک پێشووتر خۆی مناڵێکی بوو بێ وەزنی مناڵەکەی لە 4 کیلۆ بەرەژوور بوو بێ و هەنێ خانم هەیە لە عیلانە هەیە پێشووی بەڵێ ئەگەر لە حەملەکانی پێشوویە شەکری هەبوو بێ احتیمالی زۆرە بۆ دووبارە بوونەوە بۆی دایمەن ئێمە کە یەکەم جاریان بۆ لامان کە خانمان پرسیاریان لەکەین ئەڵین لە حەملەکانی پێشوا شەکرە و هەبووە
یان یەکێ لە سەبەبەکانی عائلەی مثلا کەسی یەکەمی دایکی خوشکی باوکی مثلا ئەمانە ئەگەر شەکریان هەبوو بێ ئەم معارەزە بۆ ئەوەی کە توش شەکری دووگیانی بێ وەکو وتمانێکێک وەزنی زۆر بێ یا مناڵێکی لە 4 کیلۆ هەبوو بێ ئەمانە لای ئێمە کە ئەڵێ ئەم شتانم هەیە ئیتر ئێمە بە دوواچوونی بۆ ئۆکەین بێ لە فەحسی ڕۆتین فحسێکی ترمان هەیە کە پێی ئەڵێن فحسی شەکرا و ئۆڕاڵ جیتیتی کە ئەم فحسەی بۆ ئۆکەین ئیتر لەمە دەرەکەوێت کە ئەم خانمە شەکرەی هەیە. باشە دکتۆرە زۆر کاتەڵین ئێمە بۆ ئەم پرۆسەیە کە ئەم خانمە دووجانە بێت پێشوەختە پێشوی بڕیاربان لەگەڵ هاوسەرەکەیە منداڵ دروستکەن پێویستی بە پشکنینی پێشوەختەیە ئەم پشکنینانە لەوانە ئێوی پزیشک چەند پشکنینێک هەبێت کە بتوانێترم ئەم خانمە ئامادەیە بۆی کە مناڵ دروست بکات ئەنجا لە ماوەی ئەو نۆمانگەیە ئیترمەش لە خانمێک و بۆ خانمێکی تر ئاگۆڕێ بۆن منە خەندێک خانمێ لایفستایل و شێوازی ژیانی زۆر تەندروستە هیچ گرفتێکی نییە لەوانەیە کە شەکرە شێبێکو بەڕێزێڵەی ئەو توانێت کۆنتترۆلێکە هەندێک خانمی تر هەیە لەوانێ کۆمەڵە گرفتی قەڵەوی هەبێ یاخود کۆمەڵە نەخۆشیکەی هەبێ کە نەتوانێت ئەمانە بە تەواوی کۆنتترۆلکە چۆن ئێوە بڕیارێن لەسەرەوەی کەم خانمە ئامادەیە بۆی کە بچێتە ئەم پرۆسەیە و ئەتوانێت مناڵێک دروست بکات خۆی مهمەکەی پێش دەستپێکردنی پرۆسەی دووگیانبوونە کە خانمان سەردانی پزیشکن بە تایبەتی ئەوانەی کە خۆیان شەکریان هەیە خۆی مەفروزە پێش ئەوەی کە حمل بکەن متابعی خۆیان بکەن ئێمە فەحسمان هەیە کە ئیکەین شەکری سێمانگیە بەما ئەزانی کە شەکرەکەی کۆنتترۆلە بۆ ئەوانەی کە خۆیان شەکریان هەیە بەڵام ئەوانەی کە شەکری دووگیانیان هەیە تەبعاً لە کاتی حملەکە ئازاندرێ بۆیە زۆربەی کات کێنە لامان خۆیان حملیان هەیە ئەسڵەن شەکری دووجانی چ جیاوازێکیە لەگەڵ شەکری کەسیشە شەکری جۆری دوومان هەیە یا جۆری یەک لە کەسی ئاسایی ئەمە خۆی تەبیعی هەر شەکری هەیە پێش پرۆسەی حمل بەڵام شەکری دووگیانەکە و باسم کرد لە کاتی حملەکە ئازانرێ بە بۆنەی حملەکەەوە تووشی شەکرابێ ینی خۆی نیەتی چونکە حمل خۆی یەکێکە لە هۆکارەکان بۆ ئەوی کە مەسەلەن معارەزی بۆ ئەوی کە تووشی شەکرەبی وەکو باسم کرد بە بۆنەی ئینسۆلینەوە بەڵام ئەوەی کە جۆری دووەکەی هەیە جۆری یەکی شەکری هەیە هەر خۆی تەبیعی شەکری هەیە پێش حملەکە. دکتۆر لە کاتی دووگیانەکە ئەم کەسانەکە خۆیان پێشووتر شەکرەیان بەرز بووە هیچ گرفتێکیان بۆ دروست نابێت بەڵێ زۆر مەترسیدارەیانی ئەگەر یەکێک خۆی شەکری هەبێ و شەکرەکەی کۆنتترۆل نەبێ ئەوانی کە جۆری یەکەن یا جۆری دوون پێش حمل شەکرەکان کۆنتترۆل نەکەن کاتێکە حملیان ئەبێت و نیان زانێ و شەکرەکان کۆنتترۆل نییە ئەمە زۆر مەشاکیلیان بۆ دروستەکە لەوانەیە کێشەی زگماکی بۆ مناڵەکە دروستکە وەکو نەخۆشی دڵ مەجموعەیە مەشاکیلی تر و شەکرەکان خراپتر ئەبێ لە کاتی حملەکە کۆنتترۆل نابێ و مەشاکیلی زۆری هەیە لە کۆتایی حملەکەیە بۆیە دایمەن ئەوانی کە پێش حمل شەکریان هەیە ئەبێ پێشتر سەردانی پزیشکەکەن سەیری کەمزانی شەکرەکان کۆنتترۆلە چونکە زۆر جار کە نەخۆشیێتە لامان سەیرەکەی شەکرەکەی کۆنتترۆل نیە و ئەوێ حملکان ناهێڵین ئەڵین جارێ ئەبێ بڕۆی شەکرەکە کۆنتترۆلکەی ئیتر لەژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆری هەناویە عادەتەن ئایانێرین شەکرەکەی باش کۆنتترۆلکە ئەنجا هێڵین بێتەوە بۆ ئەی حمل بکە بەڵام جاری وا هەیە کەیەت خۆی نەیزانی و ئەسەنەر حملی هەیە و شەکرەکەی کۆنتترۆل نییە ئەمە هەم لە کاتی ئەو چەند مانگی حملەکە هەم قرسە بۆ شەکرەکەی کۆنتترۆلکەین و زۆر جار مناڵەکەش یعنی مشکلەی زگماکی بۆ دروست کردووە. جا مۆزوعەکە ئێمە لەسەر شەکری دووگیانیە شەکری دووگیانیەکە خانمەکە خۆی نازانێ هەیەی و لە کاتی ڕۆتینی فەحسی ڕۆتیناتە کە ئێمە ئەیکین مانگانە ئیتر دەرەکەوێت کە ئەمە شەکری هەیە ئەنجا ئەو کاتە دەسەکەین بەوەی کە جدۆلی بۆ دانین و بێڕێنمایان ئەەکەین متابعیان زۆرتر ئەەکەین لە خانمانی دووگیانی تر لەوانەیە ئێمە مەسەلەن یەکێک مانگانە بیبینین بەڵام ئەوی کە شەکری هەیە لەوانەیە پێویست کە 2 هەفتە جارە بیان بینین. باشە ئەوانەی کە شەکریان هەیە و لە پرۆسەی دووجانیان مەرجەوەی کە مناڵەکە لەدایک بوو ئەوش تووشی شەکرە بێت یا خودنا خۆی ئەوانەی کە هەر خۆیان شەکریان هەیە جۆری دوو بێیان جۆری یەک ئەمە احتیمالی زۆرە بڵێ مناڵەکەش هەیە بێ لە دواییە و ئەوەشی کە شەکری جۆری دووگیانەکەی هەیە احتیمالی هەیە بڵێ کە لە مستەقبەلا مناڵەکە شەکری هەبێ و دایکەکەش لەوانەیە لەگەڵی بمێنێتەوە شەکرەکە کە پێڵین ئەبێ بە جۆری دوو یان ئەگەر لە دوای حملەکەشی نەیمێنێ لە دوای تەمەنی 40 ساڵیەوە احتیمالی زۆرە کە تووشی شەکری جۆری دوو بێ بۆیە دوایش باسی ئەەکەم کە پێویستە ئەمانە ساڵانە چێکی شەکری خۆیان کەنەوە. زۆر باشە دکتۆر من سەرەتا پرسیارێکم لە بەڕێزت کرد وەڵامەکەیم دەست نەکەوت ئەوەی کە ئەبێتە هۆیەوەی ئەم زەمینە لەبارە بێ بۆ ئەو هۆرمۆنە دژ بە ئەنسۆلین بوەستێ ئەوەیە کە خاتوونەکە با بڵێن جوڵەی کەم بووە کاربۆهیدراتی زۆر بەکارهێناوە یان نە هۆکاری تر هەیە. بەڵێ
خۆی یەکێک لە سەبەبەکانی کەواکە لە حملە یەکێک بۆ یەکێک فەرقی هەبێ بۆچی یەکێک تووشی شەکری حملە بێ یەکێک نابێ یەکێ لەوانە کێش زۆریە یەکەم بە یەکێک لە خاڵەکان کە باسم کرد ئەوە بوتم ئەوانەی ئەو خانمانی کێشیان زۆرە معڕزن زۆرتر بۆ ئەوی کە تووشی شەکری هەم جۆری دووش بن و هەم شەکری کاتی دووگیانیش بن تەبعاً کێش زۆریش یەکێک لە هۆکارەکانی چێ لایفستایلە یعنی لایفستایلی ڕۆژانی مەسەلەن حرەکاتی نیە دانیشتنی زۆر هەیە خواردنی ناتەن دروست بڵێ مەسەلەن زۆرتر ئێستا لایفستایل ئێستا خەڵک زۆرتر فاستفود دەخوا و زۆرتر ئیشەکان هەمووی دانیشتنە و ڕۆشتن بە پێ و ڕاضەکردن کەمە ئەمانە واکە کێشی زۆر بێ کە کێشی زۆر بوو سببی ڕئیسیە بۆی کە تۆشی شەکرە بێ لە شەکری دووگیانی لە کاتی حملە خۆی دکتۆرە زۆر جار ئێمە هۆشیاریەکان کەمترە لای ئێمانی سێ وڵاتە پێشکەوتەکان کە خانمێک کە بڕیارە بچێتە پرۆسی دووگیانی و ئەو خانمە چالاکیەکانی لەو نۆمانگایە دەست پێکە وەرزشەکە مەلەکردنەکە ڕۆشتنەکە بەڵام ئەگۆڕێ لایفستایلەکەی بۆ نمونە لەوانەی تر پێڵاوی تەندروست لە پێ بکات جلوبەرجی تەندروست لە پێ بکە بەڵام لای خۆمان بەداخەوە بابەتێکی زۆر جار لەوانەیە ئێستا بەدی بکرێەوە شارەکە هەیە لای زۆر کەس هەرماوە ئەمە یەکسەر ترسی لێنیشێ خەمۆشی یەکرێ لایانی دەرونی ئەم کەسە هەڵناسێ لە شوێنی خۆی ئەڵێ ترسم تووشی شتێ بم کەوت نێبم ئەو ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ بڵێ هەم مناڵێکی ناتەندروست دەبێت و یەکێکیش لەو بابەتانەی کاڵە تووشی شەکرابی ئەوەیە کە خوورپەیە نازانم گرفتێکە بۆ دروستە بێ ئێوەکو پزیشک چی ڕمایەکتان هەیە بۆ خانمانەی کاژنم پرۆسیەوە ترسیتیانە بێ بکرێتەوە توانی ژیانێکی ئاسوودەتر بۆ خۆت هەڵبژێری خۆی لە سەرەتای سێمانگی دووگیانیە عادەتەن ئەو فترەیە ئێمە زۆربەی کات ڕێمایی خانمانەکەین ئەڵێن ئۆڤەر ئەکسەرسایز نەکرێ یعنی مەسەلەن لە تاقی خۆ زیاتر نەبێ خۆ هیلاکردن ئەگینا ڕۆشتنی ڕۆژانە بە پێ زۆر باشە ئێمە دائیمەن پێیان لەن ڕۆژانە نیو سەعات بۆ سەعاتێک بە پێ بڕۆن مەسەلەن خواردنی تەندروستە خۆن شەوان بە وەختەوە بنون فاستفود کەم بکەنەوە بە تایبەتی هەموو ژنێکی دووگیان پیانەڵێن کە نابێ ئەو شتانە بخۆن کە شەکرە بەرزەکاتەوە و بەنسبەتی خواردنی خۆمانەوە زۆرتر ئێمە مەسەلەن برنج و خواردنەکان من کاربی زۆرتیایە زۆرتر معڕزین بۆ ئەوەی کە تووشی شەکرە بین چونکە ئەمانە ڕێژەی شەکرە بەرزەکانەوە و لە حەملە هەر تەبیعی خۆیان معڕزن بۆی اینجا گەرێکی خانمێک وەزنی زۆر بێ ئەمە زۆرتر دوو ئەوە لە خەڵکی تر زیاتری هەیە بۆیە ئێمە دائیمان ڕێنمایان ئەەکەین ئەڵین لە سێمانگی یەکەمە تۆزێ مقەیەت بن ئۆڤەر ئەکسەرسایز مەکەن بەڵام ڕۆژانە نیو سەعات بۆ سەعاتێ بە پێ بڕۆن خواردنەکاتان با سەحی بێ و لایفستایلتان یعنی هەتا ئەتوانن بە سەحی بێ و زۆر دانیشتن و زۆر خواردن نەبێ لە دوای سێمانگی یەکەمەوە تۆزێ مەترسیەکانی لە بارچوون و ئەوانە کەم ئەبێتەوە بەڵام ئێمە هەر لەسەر ئەم ڕێنمایانە بۆ هەموو خانمێکی دووگیان بەردەوام ببین و بە تایبەتی ئەوانەی کە تۆزێ وەزنیان زۆرە ئەوانەی کە پێشینەی شەکری دووگیانیان هەیە ئەمانە زیاتر مەسەلەن جەختی لەسەرەکەینەوە ئەڵێن ئەبێ ئەم شتانە بکەی و لە سێمانگی کۆتاییشە زۆرتر تەبعاً معڕزن و دایمەن ڕێنمایانەکەین لەڵێن زۆر بە پێ بڕۆن ڕۆژانە سەعاتێ بۆ ئەوی هەم بۆ کاتی بوونەکەشتان ئاسان بێ و هەم ئەگەر مەسەلەن دایکەکە وەزنی زۆر زیاد بکە و شەکری هەبێ وەزنی مناڵەکە زیادەکە بۆ کاتی بوونەکە لەو سەروانەیە ئەنی باسی ئەەکەین کە بوونمان لەو سەرەوە چۆنە بێت شانسی تەبیعی کەمە بێتەوە لەبەرەوە زۆر مهمە کە پێش دووگیانی و لە کاتی نۆمانگەکەشە مەسەلەن ڕێنمایەکی باشکەن بۆ خواردن بۆ ڕۆشتن بە پێ ڕۆژانە ڕاستە ئێماڵین لەوانێ نتوانی تۆ هەموو ڕاضیە بکەی کە خەڵکێکی ئاسایی ئەیکە بەڵام مەسەلەن هەر ئێستا خەڵک بەڕاستی زۆر هۆشیارن هەڵخوایان لە یوتیوب زۆر بکات نەخۆشەکان لە دکتۆرە ئەو ڕێزانە بکەین کە لە یوتیوبە بۆ ژنی دووگیان هەیە یعنی مەسەلەن زۆر کەس هەیە کەم تابعی ئەوەکە ئەوە زۆر باشە و هەشایە مەسەلەن زۆر ئەترسێ زۆر دائانیشێ هەر ئەخوا هەر خواردن ئەخوا و نابێ هەڵسێ ئەمانە مەشاکیلە بەڕاستی ئەو ترسە کاریگەری هەیە لەسەروی لەو ماوەیە تووشی شەکرە بکە بەڵێ خۆی یەکێ لە هۆکارەکانی شەکرە سترێسە کە تۆ سترێسی زۆر بوو ئەمە معڕزە بۆی شەکرە بێ و خۆشی هەر کاتی حەمل خۆی زۆر بکات سترێسە بەتایبەتی ئەوانی کە لە بارچوونیان زۆرە مەسەلەن پێشینەی دووگیانیان باش نییە ئەمە زۆر سترێسیان هەیە و بەڵێ معڕزن بۆ ئەوی کە تو شەکرە بن زۆر باشە جا دکتۆر ئەزانین تووشبوون بە شەکرەیان بەرزبوونەوەی شەکرە لە کەسانی ئاسایی یا هەندێک نیشانەی هەیە دەموشکبوونە ئەو زۆر خواردنەوەیە ئارەزووی خواردن زیاترکردنە ئەمانە بۆ خاتوونی دووگیانی شەرم نیشانانەی هەیە
لە کاتی حملە تۆزێ جیاوازترە دەستنیشانکردنی شەکرەکە لەوانەیە هەنێ لە میشانانی هەبێ بەڵام ئێمە وەکو پزیشک قەت ئەوە ناکەین بە قیاسێ بۆ ئەوی کە بەوا بڵین ئەم نەخۆشە لەوانەیە ئەم خاتونە شەکرەی هەبێ ئێمە عادەتەن خۆمان پشکنینی ڕۆتینیمان هەیە کە ماگانە فەحسی شەکریان بۆ ئۆکەین زۆربەی کات لەوە سێرێکی کە شەکرەکەی بەرزە بە دوهاچوونی زۆرتری بۆ ئۆکەین و شتێکی تریشمان هەیە ئەوانی کە پێشینیان هەیە وەکو باسمان کە وەزنیان زۆر و مناڵیان وەزنی زۆر بووە ئەمە فەحسی شەکراومان هەیە کە بۆیان ئەەکەین عادەتەن لە 16 هەفتەوە یان لە 24 هەفتە بۆ 28 هەفتە بۆیانەکەین بەم فەحسا دەرەکەوێ کە پێڵێن ئۆرال GTT ئەمە خانمەکە 8 ساعات پێشەوە هیچ ناخوا و جات فحسێکی شەکری بۆ ئۆکەین بە فاستینگ یعنی بە برسێتی و دوای پەرداخی شەکراوی ئەینێ دوای 2 ساعات فحسەکەی بۆ دووباراکەینەوە ئەمە ئیتر دەریەخا کە ئەم خانمە شەکری هەیە تەمان ئەمە بۆ هەموو کەسێ ناکرێت بۆ ئەوان ناکرێت کە ئێمە خۆمان کە پرسیاریان لێکن بە دوواچوونی بۆکەین سێرەکەین ئەمە احتیمالی زۆری هەیە بۆی تو شەکری دووگیانی بێ بۆیان ئەنێرین فحسا کە لەم فەحسا دەرچوو ئەوە ئیتر ئێمە دەسەکەین بە ڕێوشێنی خۆمان و هەنێکیشیان هەیە بەچیا ئەزانرێ کە سۆنەرەکەین ماگانە پشکنی ڕۆتینی بۆ ئۆکەین سێرەکەین ئاوی دەوری کۆرپەکە زیاکە کە یەکێ لە هۆکارەکان زیابوونی ئاوی دەوری کۆرپەکە شەکری دووگیانیە کە سێرەکەین ئاوەکەی زیاکە ئەینەرین بۆ ئەم فەحسا دەرەکەوێت لە فەحسەکە دەرەکە کە شەکری هەیە ئەگینا وەکو کاتی پێشدووگیانی نییە مەسەلەن بە نیشانەکانە بزانی کە شەکری هەیە لەڕێ پشکنی ڕۆتینەوە و سۆنەر و سابقەکەی کە لێە پرسین لەمانەیە ئێمازانین زۆر باشە دکتۆرە باسێکی تەمەن بکەین یعنی ئەو خانمانەی لەوانەیە خانمێک تەمەنی 25 ساڵ بێت جیاز بێت لە خانمێک لە تەمەنی 40 ساڵ یا بڕیاری دووجان بوون بن ئەوانەی کە تەمەنیان زۆرترە ترسی ئەویان زیاترە کە تووشی شەکرە بن و ئەو شەکرەی کە لە ماوەی دووجانیا تووشیانە بێت یاخود جیاوازی نیە لەو خانمە گەنجەکە و بۆ ئەو کەسەشی کات لە تەمەنی 40 ساڵ بەدڵنیاییەوە تەمەن زۆر دەوری هەیە بە تایبەتی لە سەروی چل یعنی بە پێستاندا عالەمیەکانیش هەمووی هەر ئەڵێ لە چلەوە معڕەزن هەم بۆ شەکرە هەم بۆ زەخت یعنی بەرزی فشاری خوێن لە کاتی دووجانیە و ئێستا بەڕاستی ئەم شتە زۆر زۆر ئەیبینین ئێمە ڕۆژانە لە عیادەکان و لە کلینیکەکان کە بەبوونی لایفستایلی حیاتیان و مناڵێک دوانیان ئەبێ ئیتر ئەهام بتا مناڵەکەی گەوراکە و خەریکی مەسەلەن ئیشی خۆیەتی کە ئەگاتە تەمەنی 40 ساڵیەت ئەڵێ با حملکەم دایمەن ئێمە بۆیان باسەکەین ئەڵین لە سەروی چلەوە معڕەزی بۆ زۆر مەشاکیلێکی لەوانە شەکری کاتی دووجانیە یعنی لە تەمەنی چلەوە معڕەزی بەڵێ بۆ شەکرە زیاترە وەک لێکی لە تەمەنی 25 ساڵیە بۆیە دائما پیانەڵین لە پێشتی پێنجەوە چەند مناڵت ئەوێ کۆمپلیتی فامیلی خۆ بکە بانەگەیتە چل مەشاکیلی زۆری هەیە کە لەوانە شەکرەیە بەڵێ زۆر باشە جا دکتۆر ئێستا بەڕێزە دوێتت ئەگەر دەرکە و خاتوونێک شەکرە لە ئەوە بەرز بۆ تۆ شەکرێ کاتی دووگیانی توش بووە ڕێشوێنی خۆتان نەگرنە بەر ئەم ڕێشوێنە چییە؟ بەڵێ کاتێککە دەرەکەوێ ئەم خانمە شەکری هەیە کە بۆ یەکەم جاریەتە لامان یان ئەسڵانێکێک هەر خۆی شەکری هەیە کە هاتووە یەکەم شت ئێمە جەدۆلێکمان هەیە پێ ئەڵێن چارتێک ئەمی ئینێ چێکی ئەکا کە ڕۆژانە فەحسی خۆی ئەکا بە برسێتی و 2 ساعت دوای نانەکەن فەحسی ئەەکەین خۆی ڕۆژانە لە ماڵەوە ئەیکا بمانە هێنێتەوە پاش هەفتەیە سەیری ئەەکەین ئەگەر دەرکەوت کە ئەمە تەنها بە ڕێجیمکردن شەکرەکەی بەرزە و کۆنتترۆل ناکرێ ئێمە ئەچینە سەر عیلاج عیلاجەکانیش حەبمان هەیە و لە پێشا بە و دەست پێەکەین طبعا لەگەڵ ڕێنمایی دایتی پێ ئەڵێن کە پێڵێن پارێزکردن تاوان پارێزکردن سەروی هەموویەتی یەکەم شت ئێمە بە پارێزکردن دەست پێەکەین مەسەلەن ئەو خواردانەی لێمەن ئەکەین کە ڕێژی شەکر بەرزەکاتەوە و ڕێمایان ئەکەین بە ڕۆشتن بە پێ ڕۆژانە وەرزشکردنی بەسیت وازێنان لەو شتانەی حەلەوات و شیرینی کە شەکرە بەرزەکەنەوە ئەمە پێڵێن دایت و یان ئەتوانین بڵێن پارێزکردن ئەگەر بە پارێزکردنەکە کۆنتترۆل نەبوو تەمان چارتەکەمان بۆ ئەهێنەوە سێری ئەکەین جدۆلەکە سێرێکی شەکرەکەی بەرزە و تەنها بە پارێزەکە کۆنتترۆل نەبوو ئەچینە سەر حەب حەبەکەیان بۆ دائەنین زۆر بەیان بە حەبەکە کۆنتترۆل ئەبێ و کێشەی نییە و جاری وایە بۆش کۆنتترۆل نابێ ئیترەچینە سەر دەرزی ئینسۆلین باشە ئەو دەرمان و حەپە کاریگەری لەسەر کۆرپەکە بەجێ نایڵێ هەمویان سەیفنیانی هەمووی لە ستاندەردی عالەمیان ڕێگە پێدراوە بۆ کاتی دووگیانی بەڵێ هیچ مەشاکیلێکی نییە بەڵام ئەوانەشی کە وەزنیان زۆرە حەزەکەم باسی ئەوش بکەم ئەو خانمانی کە کێشیان زۆرە زۆر کێشەمان بۆ دروستەکە لە کۆنتترۆلکردنی شەکرەکانیانە یعنی دەوانەیە گەر خانمێک مەسەلەن وەزنی باش بێ بە ئاسانتر شەکرەکەی بۆ کۆنتترۆلکەین بەڵام ئەگەر یەکێک وەزنی زۆر بێ ئەمانە دایمەن قورسیمانەیەات ینی تۆزێ قورسە شەکران کۆنتترۆلکەن ئەنجا کۆنتترۆل نەکردنی شەکرێژە سەپاسی ئەکەین کە مەشاکیل دروستەکە بدوایی بۆ دایکەکە و بە کۆرپەکەش چی مەشاکیل دروستەکە دکتۆر؟ یەکێک لەوانەیە وەزنی کۆرپەکە زیاکە کە وەزنی زیاب بوو ئەمە لەو سەرۆ مەترسی هەیە بۆ مردنی لە ناکاوی کۆرپەکە لەسکی دایکی
وەکێ لە مەشاکلەکانی تری ئەوەیە کە لەوانەیە چانسی بوون بە تەبیعی کەم کاتەوە احتیمالی هەیە زۆر ببێ بە عملیات و لە دوای ئەنجا مەترسی ئەویان هەیە کە ئاویان زۆر بێ دەوری کۆرپەکە ئەمەش مەترسی بوونی پێشوەختیان هەیە و مناڵی پێشوەختەکە لە دایکە بێ چانسی زۆرتر هەیە کە لە خودەجا بمێنێتەوە لەبەروی کێشەی هەناسەیان بۆ دروستە بێ شەکرەی مناڵەکە لە دوای لەدایک بندا ئابڵزێ و ئەگەر دایکەکە وەزنی زۆر بێ و شەکرەی باش کۆنتڕۆڵ نەبێ احتیمالە کە مناڵی ئەبێ بە عملیات احتیمالی ئینفێکشن ینی هەوکردنی زۆرە شوێنی عملیاتی ئەم مەشاکیلانەی زۆر هەیە زۆر باشە جا دکتۆر وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت زۆر جار ئەوترێت خاتوونێک تووشی شەکرەی دووگیانی بوو دوای مناڵبوونەکە نامێنێت بەڵام بوون منە زۆر کەسەیە هەر ئەترسێڵێ ترمادە منسولینەکەم بەکارهێنا دەرمانی شەکرەکەم بەکارهێنا بەخوا بێ هەتایە لەگەڵی بڕۆم بەڕاستی شتی وا هەیە یان نە لە دوایەوەی کە شەکرەکەی کۆنتترۆل بوو ئیتر لی ئەگرنەوە بەڵێ زۆر جوان بوو ئەو قسەیە بەڕاستی من زۆر سوتفەی ئەوە ئەەکەم کە هێت مەسەلەن خانمێک گێ بۆلام پێڵێ مەڵێن بۆچی ناچیتە سەر دەرزیەکە و تۆ شەکرە کۆنتترۆڵیە ئەلە دکتۆرە پێیان و تۆم هینە بەخوایتە تۆ فێرەبی ئەم قسەیە وانە ئەم لە کاتی حملەکە زۆر ضرور و پێویستمانە و خۆشبەختانە زۆربەی خانمانی دووگیان کە لە کاتی دووگیانە تووشی شەکرە ئەبن لە دوای حملەکەیان نامێنێ زۆرینەیان لە دوای حملەکەیان نامێنێ بە تایبەتی لە دوای چ لە فەحسێکیان بۆ ئەنێرین سیرەکەی نەیماوە کێشەی نییە بۆیە یعنی دایم لێرە ڕێنمایانەکەین کە هەموو ئەو عیلاجانی کە بەیاندانی لە کاتی حملەکە بەکاری بێن هەم سەلامەتە بۆ مناڵەکە و بۆ خۆشی و هەم زۆرینەشیان نانمێنێ لە دوای مناڵبوون بەڵام ئەوەیە لە دوای مناڵبوون بێ ڕێنمایان کەین کە لەسەر لایفستایلە باشەکەی کە باسمان کرد لەسەری بەردەوام بێ ئەگینا ئەم شەکرەیە لەونەوە ئەنیە کە بمێنێتەوە بەڵام نسبەتێکی کەمیان هەیە کە ئەبێ بە جۆری شەکرەی جۆری دوو بەتایبەتی لە دوای تەمەنی 40 ساڵیەوە زۆرتر معڕزن بۆ دایمەن ئەمان ڕێنمایانەکەین ئەڵین لە ساڵانە فحسی شەکرە بکە و دایمەن ئاگاو لە خۆ بێت نەهێڵی وەزنە زیاکە و معڕزی بۆ شەکرە ئەگینا زۆریان نامێنێ شەکرەی جۆری دووگیانیەکان دەستەکانە خۆش دکتۆرە سپاس بۆ ڕێنمایەکانە بە هیوای ئەوەی کە خانمان بتوانن ئەم ڕێنمایانەی بەڕێزت وەکو پزیشکێک وەربگرن و بتوان ئەو ماوەیە کە ماوەیەکی هەستیارە زۆر بە گرنگیەوە سێری بکەن گرنگیەکەش چییە بەردەوام چاودێریکردنی ئێوە دووبارە سپاس بۆ زۆر سپاس زۆر بەخێر خۆش بێت.